بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ دوو تەوە شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی مەسیحیەکان لە عێراق و هەرێمی کوردستان و ئەو بارودۆخەی کە ئەوان تێیدا دەژین. بەڵام تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە ناوچە ناکۆک لەسەرەکان یاخود ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. وەک دەزانرێ لە دوای ئەوەی کە دەستوری عێراق داڕژرا لە 2005 بە زۆرینەیەکی باش ئەو دەستورە پەسەند کرا، چارەنووسی یەکلاکردنەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق چارەسەری بۆ کرا. بەڵام ئەمە 11 ساڵ تێپەر دەبێ تاوەکو ئێستا ئەو ناوچانەی کە بۆتە کێشە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. زۆر کەس پێی وایە دوای داعش ئەمە یەکێک دەبێت لەو گرفتانەی کە لە نێوان هەولێر و بەغدا جارێکی دیکە سەر هەڵ بداتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە دکتۆر محەممەد ئیحسان وەزیری پێشووی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر محەممەد بەخێر بێت بۆ کوردستان و باسی ڕۆژ. مانەوەی ئەم ناوچانە بەبێ چارەسەری تاوەکو ئێستا ئایا هۆکارەکەی تەنیا بەغدایە یاخود بەشێکیشی دەکەوێتە سەر ئەستۆی هەرێمی کوردستان؟ بێشک هەر کێشەیەکی هەبێت پێویست ناکات ئێمە بڵین ئەگەر ئێمە ئاڵێن هەموو کێشەکە لەسەر بەغایە خەڵکی کێ لە بەغاشەڵەیە لەسەر دەخێر تەحملەکەی کوردستانی تا حدێک تەحملی نەحەلکردنی کێشەکانەکات. بەڵام من بۆ خۆم کە فترەیەکی زۆر لەسەر ئەمە لە فەکارم کردبوو، فترەیەکی زۆر حقیقەت کێشەکەی سەرەکی لە بەغا بوو. لە بەغایەکی یەکێک لەو کێشانەی کە معەلەق ماوە لەنەوە بینی هەولێر و بەغا کێشە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بوو، کێشەی نەوتۆغاز بوو، کێشەی مالیەت بوو، کێشەی پێشمەرگە بوو، کێشەی زۆربەی کێشەکانی تر بوو. تا ئەمڕۆ کێشەی زانکۆکانی ماوە زۆربەی زانکۆکانی لە کوردستان کە هەن ئەمڕۆ تا ئەمڕۆ لە بەغا ئاعترافی پێ نەکراوە. کێشەکان زۆر بوون، بەڵام ئەمە دایکی هەموو کێشەکان بوو. من نەڵێم کێشەی ناوچە کوردستانیەکان نەحەلکردنی بەغا بوو، ئەم کێشە دایکی هەموو کێشەکانی تر بوو. یەکێک لەو کێشەکە بوو کە نەمان نەحەلکردنی ئەم کێشە بووتە سەبەبێکی سەرەکی سەرهەڵدانی داعش لەم ناوچانەکە ئەمڕۆ ئێمە هەمومان شەڕەکەین، خەڵکی کوردستان پێکەوە شەڕەکان کە ئەو ناوچانە بگەڕێتەوە خۆنی ڕژا و ڕۆژانە شەید شەدەین تاکو ئەم ناوچانە ڕزگار بکەین، تاکو شارەکانی تر کوردستان بپارێزین. بەڵام سببەکە ئەگەڕێتەوە بۆ نەحەلکردنی ئەم کێشە. کالیەتێکی قانونی هەبوو لە دەستورەوە کەسەری بۆ هەڵ بە وەزوحی باسی کردبوو. حکوومەتی عێراقی بدون شەک خطوەکانی جددی نەبوو. ئێمە هەوڵێکی زۆرماندا کە کار بکەین، هەوڵێکی زۆر جددیماندا کە کار بکەین کە حەلی ئەم کێشانە بکەین. زۆر کات تەنازلی زۆر گەورەمان کرد تا ئەم کێشانە حەل بکەین تارەک و کێشەکە گەشتە ئەو قۆناغی کە ئەمڕۆ ئێمەتیاین. ئەو کێشانە نەمانتوانی بە ڕێگایەکی قانونی حەلکەین. ئەمڕۆ بە خوێنی گەنجان و خوێنی پێشمەرگەی کوردستان توانیمان ئەو جێگانە ڕزگار بکەین. ئەم کێشانە بە هەیلمەتی کوردستانەوە جارێکی تر زۆربەی ئەو کێشانە ئەگەڕێتە سەر. بەڵام دیارە بە پێی یاسایی تاوەکو ئێستا چارەنووسی ئەو ناوچانە دیاری نەکراوە. بەڵام دەمەوێت ئەوە بپرسم، دوای 11 ساڵ چەندین کابینە گۆڕانکاری تێدا دروستووە لە بەغدا، دەستەڵات گۆڕانکاری تێدا هاتۆتە کایەوە، ئەم کێشانە بە هەڵبسێردراوی ماونەتەوە بە تایبەت ناوچە کوردستانیەکان. بەغدا بۆچی دەیەوێت چارەنووسی ئەو ناوچانە بەم شێوەیە بهێڵێتەوە؟ ئایا تەنیا ئەمە ویستی بەغدایە یاخود بەرژەوەندەیەکی هەر کێشەیەک هەبێت لە عێراق سێ لایەری بۆ هەیە، ناتوانانی بڵێ هەموو بەستەنها بەغایە. نەخێر بەغدا هەیە، قووە ئەقلیمی هەیە، تەحکومی تیاکە، قووای نێودەوڵەتی هەیە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زۆر بە جددیەوە لە کوبوونەیەکی لەسەر ئەم مەوزوعکم بە تەفکیرمان دەکرد، بۆم تەغڕێکە شکلێک بۆم دەهات من دەوت ئەم تەرەفانە هەمووی پێکەوانە دژی کوردیان کار دەکرد لەسەر ئەم کێشە، هزرێکیان هەبوو یان خەونێکیان هەبوو، تەخەیولیان دەکرد بیانەوە کورد ئەگاتە قەناعەتێک کە وەقت وا لە کوردەکات دەست لەم مەسەلە بەربێتەوە. بەڵام لە دوای شەڕی داعش نەخێر بۆ هەمویان دیار بوو بەخێوانیە. زۆر جار ئێوە تەفکیرتان کرد، ڕەهانتان کرد، حتا لەگەڵ قوای دەولی و ئەقلیمی و عێراقیش تەفکیرتان دەکرد بێن و بۆ ئەم کێشە وەقت حەلە بێت. نەخێر ئیزبات کردێن و کورد دەست لەم ناوچانە ناهەستن.
ئەم ناوچانە کوردستانین و ئەم ڕۆژ بە خوێن گەڕایەوە پێویستە ئالەتێکی تر هەبێت ئالەتێکی تر هەبێت بۆ ئەم حەلی ئەم کێشەنە ڕاستە دەستور لە جێگای خۆیە کاڵێن ئەمڕۆ ئەم ناوچانەی کە بەی سەیری پرۆسسی شار بکەیت لە ناحیە لە دەور و بەری مووسڵەوە ئەو جێگانەی کە کوردستانی بوونیان لە سەهلی نینەوە بوون زۆر بە کوردستانیەکان و خەڵکی کوردستان و پێشمەرگەی کوردستانی ڕزگاری کردیە ئەم ئەکە ڕزگاری کردی خۆنی بۆ ڕشتیە جارێکی تر تۆ تەخەیر ناکەی کابرایەکی تر لە بەسڕایەوە بێت یان لە جێگایەکی تر بێت حکم نەو جێگا بکات پێویستە لە ئالەتێکی تر لۆ خۆمان بدوزین هەموو ئەطرافەکانی سیاسی پێکەوە بۆ حەلکردنی ئەم کێشە بچوونەکەی من بۆ حەلکردنی ئەم کێشە چۆنە هەندێک جێگا هەیە تۆ ئەتوانی ڕێفراندومێکی بکەیت لە تەکید بۆ گەڕانەوە نەک ڕێفراندنێکی بوو داین تەقریری مەسیری بێتەکردن لەبەر زۆر نەوعی ڕێفراندوم هەیە عێراقیەکان واتیاگەیان بێن و ڕێفراندوم هەموو وایە خەڵک بڵێ ئاانە زۆر جار هەیە تۆ اتفاقەکەی لەسەر شتێکە پوختە بێ ئەکۆڵێ ئەگاتە دەرەجەیەکی تاو تۆ ڕێفراندومێکی گەی تاکو بخەیتە ناو قالبێکی قانونی بێتەوە کوتای پێ بێت ئەگەرمە خواستێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ یەکلاکردنەوەی کێشەکە مەسلەی ڕیفراندۆم بەڵام دەکرێت بەبێ بەشداری پێکاتەکان یاخود بەبێ بەشداری بەغدا ڕیفراندۆم هەمویان تەقبولی بکەن بدون شک نقطەی قووەت ئەوەیە پێکهاتەکانی ئەم ناوچانەت هەم بە تایبەت پێکها کەمەنەتەوەکان یعنی ئەوانەی من ناڵێم کەمەنەتەکان بەداخەوم بەش مستاحەکەی من نییە بەڵام لە قانونەوە کە پێیان ئەقلیات لەلای من ئەوان خۆ لە هەموو شتێکی تر گەورەترن شەبەکە برادرە مەسیحیەکانن یەزیدیەکان ئەمان هەمویان پێکەوە چەند زیاتر قەناعەتیان بە کوردستانیەتی خۆیان بێت کەن خۆیان زیاتر بناسن لە مەسلحەتی خۆماندانە بەغاش مشکلەیەکی گەورە لە بەغا بوو لە حەلکردنی ئەم کێشەکەەوە بوو قائد لە بەغا نەبوو قائدێکی فعلی نەبوو لە بەغا کە بتوانێت بڵێ ئەم کێشە حەلەکەم زۆر جار شتێک هەیە لە سیاست زۆر کەسێ خەبیرە لە عاقەکردنی شتەکان بەڵام پێی نایەتەکردن هیچ شتێک حەلی بکات طبعا ئەم کێشە لە کوردستانمان شەیە بادەوەی خەڵکێکی زۆرمان ئەوەی کە کاریان دەکرد لە بەغا خەبیری عاقبوون خەبیر بوون کەشتەکان تێکی دەن خەبیر بوو کەشتەکان جێبەجێ نەبێ خۆ اعترافیان کردێ زۆر هەموو زۆربەی قادەکانی عراقی ئەوانەی کە بە شێوەیەک لینکێکیان هەبوو لەم لە ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەترافیان کردیتەوە خۆ دیار بوو لە بەرەمە 13 ساڵە ئەم قۆناغی داهاتی احتیمات ئەگە ئایا قایدێکی فعلی عێراقی حەلکردنی هەیە استعدادی هەیە ئەم کێشانە حەل بکاتیان نە بەڵام بۆچی لە بەرژەوەندی عراقدا بێ لە کاتێکدا هەرێمی کوردستان پرۆژەی سربەخۆیی باسی سربەخۆیی دەکا ئێستا بێ کلیلی چارەسەر بدات بە هەرێمی کوردستان و ئەو ناوچانە تەسلیم بە کوردستان بکە هەندێک ناوچە هەیە تۆ خۆت کوردستانی حتا ئەگە کوردستان ببێتە ناوچەش ببێتە دەوڵەتیش بێ ئەم ناوچانە تۆ ئەساسی شەڕێکی ترت داناوە بوو بۆ ئایندەیەکی تر لە بە زۆربەی شەڕە گەورەکان ئەگە سەر بکەی شەڕ زۆربەی شەڕ لەم کۆنسەپتی شەڕ لەسەر خاکە لەو مەسلحەتی عێراقەش کاڵێن با ببینە دوو جیرانی باش ئەگەر پێکەوە نەمان توانی بژین کێشەی ئەم ناوچانەیە برا ئەگەر ئەم کێشەیە حەل بوو زۆر کێشەکانی تر حەبن بەڵام نقطەیەکی تر هەیە زۆربەی ناوچەکان هەیە لازمە بە وزوح بڵین هەندێ ناوچە هەیە بە هیچ ئالەتێک ناتوانانی بگەڕینتەوە سەر کوردستان ئەمڕۆ با ئێمە نەڵین لەو گێمەی کە ئەکەین ئەم لەعبەی سیاسی بکەین و لازم تەفکیری بکەین بە ڕێگایەکی وە وین گەیم بێت نەڵی بڵێ من هەموو شتێک ئەبام لەبەر من کوردم حەزم لە کوردستانیم کورد پێویستە کوردستانی 100 قازانج بکات تەرەفێکی تر هیچی بەدەست نەکەوێت ئەم کۆنسێپتە حقیقت خەڵکێک هەیە ئەمە قبول نییە نەدەولیان قبوڵە قبولستان ئەم جۆرە سیاسەتە پێ هەندێک خەڵک هەیە بە ڕێگاش تەفکیری دەکەوانە هەندێک خەڵکی شەیە لە بەغا نەخێر کورد هیچ شتێکی بۆی نەبێت ئەمەش نەک خزمەتی عێراقیەکان کورد و عەربی لە وڵاتە و تورکمانەکان ناکات خزمەتی معادلەی سەقامگیری و ئەمن و ئایندەی ئەم ناوچەیە ناکات تۆ ئەم ڕۆژ ئەگەر بتوانی شتێک بە قووەت ئەگەر حەلێکی جەزری بۆ نەدانیت خەسمەکەی خۆت ڕازی نەکەی تا حەدێکی تر تۆ ئەساسێکی چاکدانی بۆ شەڕێکی تر بۆ ئایندەیەکی خراپتر باشە دەگوترێت دوای داعش مەسلەی ناوچە کوردستانیەکان بۆمبێکی تەوقیت کراوە لە نێوان هەولێر و بەغدار کاتێک بتەقێتەوە دەتەقێتەوە پێ دوای لە کۆتاییدا دەکرێت ینی دەبێ بە خوێن ئەو کێشەیە یەکلا ببێتەوە سیرکە ئێستا گەورەترین فرسەتمان هەیە لە دوایەوە عێراقە کورد و عەرەبی لە بەغبەغا و هەولێر پێکەوە کە حەلی ئەم کێشەکە بێتەکردن لە دوای داعش یەکەم شت
هەر یەکێک لە خۆمان بڵێت ئەم جێگایە هی تۆیە تۆ بەرپرسی ئەگەر هیچ فەشەلێک خەدەماتە ئاوادانکردنە ئەمنیەتی خەڵکە پاراستنی دژی داعشی ئایندەیە گەشەپێدانی خەڵکە ئەم ناوچانە تۆ بکە جێگایەکی تر هەیە کە کوردی لێکەم بێت ئێمە ناتوانین بیکەین بابە پێمان نایەتەکردن هەندێک جێگا هەیە پیولی 100 پێمان دێتەکردن هەندێک جێگاش هەیە ئێمە ناتوانین پێمان بێتەکردن مانای ئەوە نییە ئەم خاکە کوردستانی نییە نەخێر ئەم خاکە ئەمێنەیە کوردستانە و کوردستانیە تاکو ئەخیریش بەڵام ئیدارەکردنی ناتوانانی پێ بکەیت عێراق تا ئێستا ئیشارات هەیە لە بەغا ئەتوانێ ئەم ئیشە بکات قوای نێودەوڵەتی ئەوانەی کە دەیان تەفکیریان دەکرد بێنەوە کورد بە وەقت ئەم کێشە لە خەیالی نامێنێت و حەلە بێت گەیشتە قەنەعاتێک نەخێر ئەم کێشە دایکی هەموو کێشەکانی ترە بە تایبەت لە ئەمریکیەکان و زۆربەی ئەوروپیەکانیش قەنەعاتێکی باشیان بۆ پێ لەبەر ئەم کێشە کێشەیەکی زۆر گەرمە بەڵام دکتۆر ببوورانی چی ئەکەین ئەوە پێویستە خۆمان حاضر بکەین سیناریۆیەکمان هەبێت مقتەرحاتێکمان هەبێت بۆ مەرحەلەی دوایەوە ئەگەر وانەکەیت لەبەر نەحەلکردنی ئەم کێشەیە سەبەبێکی سەرەکی بوو بۆ هەڵدانی داعش ئەگەر ئەم کێشە حەنەکی جارێکی تر بڕوا بکە ئەمڕۆ داعشمان هەبوو دوور نییە جارێکی تر دافشێکمان پەیا بێت لەبەر خەڵکی ئەم ناوچانە تەرکیبەی ئیجتیماعی ئەم ناوچانە پێویستە ئایندەی ئەم ناوچانە دیار بێت بە شکلێکی تاوای دوای داعش دکتۆر دەڵێ ینی لەلایەن بەشی زۆر لە سەرکردەکانی بەغدا قەنەعەتی باشیان بۆ دروست بوو لەوەی کوردستانیان دەستبەرداری ئەو ناوچانە نابن بەڵام ئەگەر تۆ لە هاوڵاتێکی کورد لە شاری کەرکووک یان هەر شوێنە کە پێی دەگوترێت ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان پێی بڵێ پلانی حکوومەتی هەرێمی کوردستانت پێ سەرکەوتوو بووە بۆ یەکلاکردنەوە چارەنووسی ئەو ناوچانە وەڵامەکەی زۆر بە دڵنیایی دەڵێ حکوومەت بێخەم بووە تاوکو ئێستا حکوومەت ینی هاوبەش نەبووە لە خەم و کێشە و گرفتەکە خێر من واناڵێم بڕوا بکە ڕاستیەکانوانی من بە هەموو مەوزوعیەت و بە هەموو ئیمان و بە هەموو قەنەعاتەکانی خۆمەڵێم حکومت ئەوەی پێ هاتەکردن زۆر جار زۆر شتمان دەویست بکەین پێمان نەهاتەکردن بیکەین برا یەکەم کەمی بودجە دووەم تەرکیبەی ئیجتیماعی ئەم ناوچانە سیەم تەدەخلاتی بەغدا چوارەم تەدەخلاتی ئەقلیمی پێنجەم ئیهمالی نێودەوڵەتی لەم ناوچانە نەمان دەتوانی کارێکی بکەن بەڵام ئەگەبەی سەیری ئەو پارانە بکەیت وانە کە خەڵکێکی واڵێت مناڵێم من مەسئولی مەلەفێکی بوو مەسئولی لژنەیەک بووم کە لەسەر کەرکووک لەسەر سنجار لەسەر ناوچە دابراوەکان لە ڕێگای 140 ئەو پارەی کە دەتوانیمانە تەنها لە ناوچەی لە 140 بین تقریبا زیاتر لە 540 میلیۆن دلارمان توانیمان سەرفکەین لە ناوچەیەکی تر تەنها و تەحەدای هەموو قوواتی دنیاشەکەم ئەگەر یەک خانەیەکی فەسادیش لەو شتەدا هەبێت لە لای خۆمانەوە ئەگەر لە لای خۆیاندا فەسادی هەبێت ئەمە مەوزوعێکی ترە مەوزوعی ئێمە نیە بەڵای بەڕێگایمەوە هیچیان تەحەدای هەموو دنیاکە بەڵام ئەو کات تۆ کە دەڵێ بودجە نەبووە دکتۆر بوو ینی ئەگەر 2 ساڵ بگەڕێینەوە دواوە پێش ئەمە 2 ساڵە تا ئێستا ئەو لە زۆربەی ناوچەکان کە چوینە من ئاڵێم نقطەی هەرێمی کوردستانی زۆر گەورەیە غەڵەتیەکی گەورە کە ئاعترافی لەسەرەکەم بوو تاریخەوە زۆربەی ئەم ناوچانە تەکرارکە بووتە بەشێک لە سرای حزبی و من یەکەم ڕۆژ کە چوومەنەوە ئەم مەلەفە تەشخیصی ئەمەم کردبووە عەلەنەن لە گردەم بەرامبەر هەموو قیاداتی کوردیەوە ئەم ناوچانە ئەگە بێتە بەشێک لە سرای حزبی ئەم ناوچانە مناطقی نفوس قازانج ناکەین ئێستا تا حدێک هەیە ئەمەش لە لای منەوە کە نیوی عەمرم لەسەر ئەم ناوچانە چوویە گەنجیم لەسەر ئەم ناوچانە چوویە حقیقەت کار کە دەستم بەما کرد قژێکی زۆرم هەبوو قژێکی سپیش لە ناوسەرم نەبوو بەڕاستی ئەمڕۆ بوومە پیرەمێرێک لەسەر خەمی ئەم ناوچانە زۆربەی ئەمڕۆژ ئەگەر ڕێکڕێزیەکی ماڵی کوردی تەواو نەبێت جارێکی تر دوور نییە مەشاکری تر گەورە مەترسی لەسەر ئەو ناوچانە هەیە بێشک مەترسی هەیە لەم ناوچانە بەدەر لەوەی لە بەغداوە لە ناوەخۆش لە ناو خۆمانەوە هەندێک ئێمە ئەوەی کە ترسێکی زۆر گەورەیە زۆربەی برادەرەکانی خۆمانەوە بە تایبەت خەڵکی ئەم ناوچانە منەڵێم ئەوان هەلگیری شوڕەشەکان بوون ئەوان قیممەی فکری قومی بوون ئەوان قیممەی ئازادیکردنی ئەم ملەتە بوون لە پێش هەر ناوچەیەکی ترە بە لەبەر احتیکاکیان لەگەر ملەتەکانی تری کە لە وڵاتیان دەژیا زیاتر بوون بەڵام ئەمڕۆ کە کابرایەکی مختص نەمیشە من ئەڵێن فکری لۆکەلیزم لە خەیاڵدا زیاد بووە کابرایەکی خانەقینی تەفکیرێکە تەنها خانەقین و بەس سنجاریەک تەفکیرێکە تەنها شنگار و بەس زماریەک تەفکیرێکە تەنها زمار و بەس کەرکووکیەک تەفکیرێکە تەنها کەرکووک و بەس بڕوا بکە ئەم بەسە وێرانکردنی کوردستان و ئەم ناوچانە بێت ئەگەر
ڕێگای تەفکیر وا بمێنێت ئەگەر جۆرێکی تر پێکەوە طبعا حزبەکانی سیاسی دەورێکی باڵایان هەیە لەم لۆکەلزمە لەبەر خۆیان خۆی لەو قالبەیە بینێ قالبی لۆکەلزم تەرکیبات زۆر ئەسبابی تری هەیە پێویستە ئێمە ڕێکڕێزی ماڵی کورد پێکەوەش ئیشکردن هەندێک تەغیراتی جەزئی لەم ناوچانە باش زۆر گرنگە تاکو بتوانین حیفاز لەم ناوچانە بکەین بپارێزین لە داعشێک لە دافسێک لە تەتەڕفێک لە قاعدەیەکی جاران باش ئێستا وەکو دەبینرێتن گیرفانی حکوومەت بەتاڵە لە ڕەوشێکی خراپدایە قەیرانی زۆر لەسەر هەرێمی کوردستاندا هەیە وەکو جەنەمتان باستان لێوە کرد ئەم ناوچانە پێویستی بە بودجەیەکی تایبەتە بۆ ئەوی بارودۆخی ژیانیان باشتر بێ و جێپەنجەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو شوێنانە باشتر بێت بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ئەگەر لە پێشوودا بودجە هەبوو وەک پێویست پارە بۆ ئەو ناوچانە سرف نەکرابێت لە ئێستادا بەو هەژاریە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت تەنیا بەبوونی هێزی پێشمەرگا لە ناوچە سنووریەکە ئەو ناوچانە بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان بیکات بە ئەمری واقع کێشەی ئەم ناوچانە تەنها ئەسکەری نەبووە و ئەمنی نەبووە کێشەی ئەم ناوچانە اقتصادی بوو ئەسکەری بوو ئەمنی بوو اجتماعی بوو سیاسی بوو وەتەری اقتصادی زۆر گرنگە لێرە ئەوەی کە من ئەڵێم ئێستا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزێکی تازە بکات سەهلترە پارەی داعمی نێودەوڵەتی لە دوای ڕزگارکردنی ئەم ناوچانە لە داعش پارە بۆ ئەوەدانکردنی ئەم ناوچانە پێیا بکات ئەگەر لە دامی پارە بگەڕێت بۆ حەلکردنی کێشەکانی خۆی ئابووری لە هەری لای ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە زیاتر کار بکەینە سەر ئەم مەلەفە بە سەراحەت کار بکەین مبالغە لە دەوری خۆمان نەکەین بە شەفافیەت و بە وزوح کار بکەین من ئەڵێ مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم فترەیە و دەرگا کراوەیە لە زۆر جێگانێ و دەوڵەتی کە کار بکات بتوانێت داعمێکی مالی زۆر بە ڕێگای جیاجیا بۆ ئەوەدانکردنی ئەم ناوچانە بکات بۆ خەڵکی ئەم ناوچانە بکات کاوانەی تازە ڕزگارە بێت ئەمەش بەشێکی زۆرە با لە بیرمان نەچێت یەکەم ڕۆژی تەهەجوماتی داعش کە لەسەر بۆ ئەم ناوچانە تقریبان داعش زیاتر لە 80% ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دەرەی هەرێمی کوردستان داگیری کرد ها ئەم ناوچانە کە ڕزگار بوون بە خوێنی کوردستان پێویستە پلانێکی توکمە بەجددیتر چەند لەبەر چەند هەوڵ بدەیت بۆ ئەم ناوچانەکەمە زیاتر لە تەفاهم لەگەڵ مجتمعی نێودەوڵەتی جددیتر بۆ ئەم ناوچە لەبەر پەیداکردنی پارە یان پەیداکردنی داعمی اقتصادی بۆ ئەم ناوچانە زۆر ئاسانترە بە داعمی بۆ هەرێمی کوردستان بۆ حکومەتی هەرێمی کوردستان دیارە ئەگەر ئێمە شاری کەرکووک بە نوێنە بە نمونە بهێنینەوە دەبینین کە شان بەشانی کورد پێکاتەی عەرەب و تورکمان و پێکاتەی دیکەش تێیدا دەژین بەڵام زۆر جار پرسیار لەوە دەکرێت ئایا گەڕانەوەی ئەو ناوچانە تەنیا پەیوەندیدارە بە ڕەزامەندی کورد کە دەنگ بە بەڵێ بدەن یاخود پێویستی دەکرد عەرەب و تورکمانیش ڕازی بکرێن بۆ ئەوەی دەنگ بە بەڵێ بدەن بۆ گەڕانەوەی سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا یعنی زۆر جار جێویست دەبین لە مێژوشدا ئەوە بیندراوەکە ینی پێکاتەی سونە تا ڕادەیەکی زۆر ینی بێبەش کراوە لە بەغدا تورکمانەکان بە هەمان شێوە مافیان خوراوە لە بەغدا بۆچی کورد نەیتوانیوە قەنەعەت بەوانە بێنێت تا ڕادەیەکی زۆر ینی پشت بە پرۆژەی هەرێمی کوردستان ببەستە تێرکە لەبەر حقیقەت یەکەم شت کاری کەسبکردنی ئەم خەڵکە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە بوو کاری حزبەکانی سیاسی بوو هەر حزبێکیش ویستی لۆ خۆی ئەم خەڵکە کەس بکات نەک لۆ کوردستان کەس بکات لەبەر معادلەیەکمان هەبوو لە کوردستان زۆر بەوردی ئەگە تەفکیر بکەین حزب ئالەتێک بوو بۆ تحقیقکردنی هەدەفێکی قومی زۆر جار ئێمە وامان لێ هات نەخێر هەدەفی قومی بوو بۆ تحقیقکردنی هەدەفێکی حزبی بەداخەوە ئەمە جێگای داخە بە اعتراف بکەین ئەو غەڵەتیەمان کردیە لە تاریخ لەبەر خەڵکێک هەیە بە مروەت لەسەر ڕاوەستێت هەندێک طرف هەبوو من لەگەڵ تۆم بێشەک هیچ ئەگەر ئێمە تەفکیر بکەین ڕای خۆمان فەرز ئەکەین لە ملەتەکانی تری کە لەگەڵمانەژین لەم ناوچانە کە تورکمانە کە عەرەبە پێمان نایتەکردن پێویستە ئەوان کەس بکەین بەڵام ئەوان زۆربیان کێشەی خۆیان هەبوو تورکمان دوو کێشەیەک تورکمان کێشەیەکی وا هەبوو دەمانەت تورکمانی سنە ئەرتیباطی بە جێگایەک بوو تا جێگایەک ئەرتیباطی شیعە تورکمانی شیعە لەگەڵ هەموو ڕێزم بۆیان و تورکمانی کوردستانیشمان هەبوو حقیقەت زۆر
ئەم عەدەلانە هەبوو عەرەب دوو قسمێک بوو عەرەبێکی شیعە بوو قەرەبێکی هەندێکیان هەبوو سنە شیعە ئالەتێک بوو بە هەندێک حسابەکانی شیعە لە بەغا سونیەکان ئالەتێک بوون بوو بەعسیەکان بۆ قاعیدە بۆ زۆر جێگە لەم ناوچانە با حقیقت قسە بکەین با ئەوە نەڵێن من تەجبیت اتهامی هەمویان ناکەم بەڵام ئەمە حقیقەتی لە چەند ڕۆژی ڕابردووی شاری کەرکووکیش ئێمە پێویستە کێ ئەڵێن کێ کە لە هەموو نقاشمانەوە بوو لەگەڵ بەغا کێ حەقی هەیە بەشدار بێت لە ئیستیفتا کوردێکیش هەیە خەڵکی زاخۆیە چوویە لە کەرکووک قەت کەرکووکی نیە ئەم کابرا حەقی کردکە حەقی دەنگدانی نەبوو لێ پێمان دەگوت خەڵکی ئەم ناوچانە با دەنگی خۆیان بدەن با ئایندەی ئەم ناوچانەکەم بەڵا بەغا ڕێگر بوو لێ دکتۆر دیارە کاتمان بەرەو کۆتا دەڕۆ پێم وایە کەمتر لە خولەکێکم ماوە ینی کۆتا پرسیارم بەوە کۆتایی پێدەهێنم بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی دیاریکراوی هەیە بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە من نازانم حقیقت ئێستا لەبەر خەریکی ئەکادمی و نووسین و نەخۆشی و بەڵام من پێویست ئەبێ شەک کوردست حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی من لێ قەناعەتم زەدا سەد سەرۆکاتی هەرێم و سەرۆکی هەرێمی کوردستان ئەم ناوچانە بۆی حساسترین ناوچەیە لە هەموو مەلەفەکانی تر ئایندەی ئەم ناوچانە لە هەموو مەلەفەکانی تر وازەحترە و جێگا پرسیاترە لە خلالی کارێکی خۆمەوە کە کارم دەکردە لەبەرە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە هەموو مەلەفەکانی کە مهتەم بوو پێ ئەمە بووە حقیقت بەڵام زۆر جاریش موافق نەبووینە لە زۆرشمان کردیە موافق نەبووینە بەڵام زۆر ئیشیشمان کرد موافق بووینتیا بەڵام خەڵکێک بێت بە تۆ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردیە یان خۆی هیچ نازانێ هیچی پێی نییە بیکات بڕوا بکە زوڵمە دکتۆر محەممەد ئەحسان وەزیری پێشووی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڵە بینەرانی بەڕێز دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دومی باسی ڕۆژ تایبەتە بە ڕەوشی مەسیحیەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق بە تایبەت بە شێوەکی گشتی باز لە عێراق دەکەین. دیارە بەپێی چەند ئامارێک لە دوای ڕوخانی ڕژێمی باز لە عێراق لە 2023 تاوەکو ئێستا کە لە پێش سەردەمی لە پێش ڕوخاندنی ڕژێمی باز ژمارەی مەسیحیەکان مەزندە دەکرا 2.5 میلیۆن زێدەتر بن لە عێراق بەڵام بە پێی دو ئامارەکان بازدەوە دەکرێت ژمارەی مەسیحیەکان لە عێراقدا گەیشتۆتە 600,000 مەسیحی کەمتر زیاتر ئەمە ئاماری وردین بەڵام کۆمەڵێک ڕێکخرا و ئەم ئاماریان خستۆتە ڕوو بۆ قسەکردنی زیاتر لەسەر بارودۆخی مەسیحیەکان و هۆکاری ئەوەی کە مەسیحیەکان وڵات جێدەهێڵن و ڕوو لە هەندەران دەکەن بە شێوەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە مەتران ڕەبان ئەلقەیس مەترانی دۆهۆک و ئامێدی لەگەڵمانە. بەڕێز مەتران ڕەبان ئەلقەیس بە خێرهاتن دەکەین بۆ کوردستان 24 ینی کۆچکردنی ژمارێکی زۆر لە مەسیحیەکان بۆ دەرەوەی وڵات بۆچی دەگەڕێنیەوە لە کاتێکدا ینی ژمارەکە ژمارەیەکی یەکجار زۆرە وەکو من لە سەرەتادا باسم لێوە کرد ئایا تەنیا مەسیحیەکان بەهۆی داعشەوە عێراقیان جێهێشتووە کە دەزانرێت تەمەنی داعش لە عێراقدا ینی 2 ساڵ و چەند مانگێک دەبێت. دەنگی نوێتنکە بەڕێز مەتران ئێستا دەنگ نوێت ئێستا جێت لە دەنگمانە. بس تشتكي بوتا تشيكم تقول مطران ربان القيس مطران ربان القدس القدس بله ببورة فرمو برسالكم أو أبو برز يعني بنا مولا قشة بله القدس برز مطران برسالكي من أو أبو كلماوي تنصالي رابردودا بتايبد يعني دواي روخاني رجيمي بعض العراق جماري مسيحية كان لعراق زور كمبوتوا بەشی زۆریان ڕویان لە دەروی وڵات کردووە و کۆچیان کردووە. پێت وایە هۆکاری ڕاستەقینە بۆ کۆچکردنی مەسیحیەکان بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی ئەو ژمارە زۆرە لە نێو مەسیحیەکان هەن کە ڕویان لە دەرەوەی وڵات کردووە؟
دنگ نهایت بەڕێز مەتران جێت لە دەنگمە دەست پێکێ ئەدێ جوابە خود دام بەڵێ فەرموو گوداری تین فەرموو ینی دەنگ خوشنایەتم بۆ ئەوە ئۆکێ هێویدارم هەفکارانم زوو چارەسەری ئەو پرۆبلەم سوپۆسی ئاوا دێت کەمە دەرفەتە بوو من ئاوادا بەڵێ بەردەوام کە بەڕێز مەتران 2003 دەمێ رژیمۆ بەرێ چوو کریستیانە بۆرە پێتر چمکو کوردستانی قانینێکی هەبوو لێرە ئەمی تشت ڕەحەت بووم دیمایی کێ بۆ کریستیانە حکومەت نەبوو بەغدا بەڵێ بۆرە پێتر کریستیانە گوندێ خۆ کە بەغدا هێلا هاتنە بۆرە پێتر ئەوانە سەر گوندێ توانە پشتی 40 ساڵە هێلا بوون چونە بەغدا چونە کەرکیکێ میسلێ بەسرا و عەردێ دی دەمێ حکومەت یا حکومەتا بەرێ چوو 2003 هاتنە زبرین جارێکا دیل گوندێ خۆ الکردستانو هەرێما کوردستانê Serokê Barzanî berêz fermanekî da hemî gundê twana hatna ava kirê evana çûne nav û ser dîsa şaraî şeqamê twana vekirin qutebxana vekirin kenayîsê biçîk bana ava kirin a kincî bûn li wêrê dî sal mîsilê dest pê kir hêlana mîsilê 2003 هندك شوانا 2006 برا بتر دورو بريت مثل هيلان چونا بوجرت بغداد قرقوشي وكرم ليسي وبطناي وبرطلا وتلكيبي وعد دي نزيك دا خلاص بن الوري دجيان بما هيك اوجي تشتا بشتي 2008 دمي مطران فرج رحا شهيد بو قال دو قشدي سي قشدي وعندك شماشة وقالك شوانات كريستيانا نشيانا بجين المصري هاتنا عنكوا وشونا شقلا وهاتنا منطقات ديسا دبرو دوكي ودورو بري او جيو كنجيبون الهيرا دابما بيشتي 2014 بهيبا خزيراني همي هاتنا كأورانا هاتنا هيرا چمكو داعش وك دا قند توانا بين اول قرتني وانا هندك شوانا القوش زبرين جارك دي هاتنا باريس كرني بريكا بيشمرقت ما يتقرمان باشا بالنسبة لهجمارة كريستيانا اب هيلانا هيلانا بغدا برا بتر كريستيانا هنجين اتقاشتن 1.5 مليون لامي كردستاني والبغدا باشا نوکەتو دەبێژێ ملیۆنە نیڤ لە هەرێمی کوردستان خەڵکی کریستیان ژیان دەکەن بەس پرسی من ئەوە ینی پشتی داعش پشتی نەمانە داعش ئایا ینی خەڵکی کریستیان وسا باوەڕ دەکەن جارێکی دن لە دەشتا نینەوە بژین وەک برا دگەل پێکاتەیەن دن مەترسی لەسەر ژیانی وان هەنە دیڤیا ئەم باخێ بێنە از دشم بیم آخرتنا سروکی جاره کادی گور حکت مثل آزاد نبیتن کریستیانا دشتان نینوا نشین بجین اما تشتکی راسته هکر نوکا آزاد بیتن مثل گند توانا دشین جین بس از باورناکم بجین المثل چمکو جیران توانا ابان الوره او وکر مالوانا دیتا تال کرنه گرک شوانا هاتنا کشتنه اوانا تقیان هاتنا کردستانه فبرهند گندت کریستیانا یا یت از بیم کس گلوانا نبیتنش نتویا کدی آینه کدی الوره ابانا دیش من توانا ببن باورنا کم بجین المثل بس الگند توانا دیشن بجین و هاتنا کردستانی چمکو کردستان آزاد بو و دیسا هاتنا رز گرتن بوانا بو الکردستانی چه الخانیا بون چه الخیمه بون چه ام بیجن کربانات بون العنکاب العرد دی بون فبرند امانات بو الکردستانی دیسا ام بیجن القوشه زبرین جار کادی 15 روز 20 روز مانا عرد دی الکردستانی زبرین با گندت خو باشا فلوكا نعمة رب العالمين دمي بيشمرقا بله
بەڕێز مەتران یانی نوکە تو بەحسی هەرێمی کوردستانی دەکەی زێدەتر وسا دەبینم چارەنووسی ئایندەیە کریسیانان دەگەل هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە گرێ دەدەی. کریستیانا ابانت من نه کردستان از بحث آوارامه دکم اولی چاوا من آماجه کرد دزده برنه گنده خواه کر آزاد بین و مثل آزاد بیتن بس کردستان بارا پتر نه کریستیانت ما کردت ما جی دیستا چن گنجت ما جی چن هندک شوانا نوف آوه غرقین چون کریستیانا نشنو که دست بکرنا بس دست بکرنا بچنه در بای ولاتی 6 سالت حبته دمی شرا پشت اینگی شرا ایرانی بو هندک چون پرزا ایرانی و عرد دی قچخی از دبیم دیچم شنگین دستکه چون بو در بی ولاتی تایبت الامریکا و الکانادا و العرد دی و الاسترالیا پشتی کردستان ام بیجن مثل ولی هات و الخار داعش رابون بارا پتر اورانا هاتنا الدهوكي بيتن العنكا بيتن الهبليري بيتن كيش عردي بيتن قالك بون بس برابط از بيم نيبا كوانا اشيم بيم هكر نبيتن نبي كمترش نبيا چونا ولاتي دي مثلا التركان اللبنانيين عرد دينا بهبينا روجاكي بقانا مرو داخل چنا عرد دي فبرندي ابا شكستنا ما يا بجمارا كريستيانا نمينا عراقي ونمينا ديسال كردستاني كردستاني ابانا جيل كردستاني امانه كردستاني شو عرض الشيم بيجم الهمي جياني عرضت شبو روجو نترسو وندزيو نبلون تشتيل كردستانينا ابنا ازمت حي كردستاني كبس بتشتا همي عالم بيني تنتيتن اجنبي بشبو روج دچين كدن قوانا نوكتن بله برز متران يعني دشتا نينوا بحثك هر جرينجا دنابرا هفليرو بغداد دنابرا کەسانی سیاسی ناوچەیەدا یعنی خەڵکی کریسیان چ دەخوازنە دەشتی نینەوە پرۆژەیە وان چییە پشتی داعش داخوازیە وان چییە پشتی نەمانە داعش مانه هنگ پترش مزدانه چونکه هنگ دیداره گلوانات کن هکر کرده و پشمرگان نبن دید بیا ابرو هم ده پهز که بین دمه همی برایت من کردستانیا هم پیک ببین چی نتاوی بیتن چی آینی بیتن هم پیک ببجین بس وقتی تو بکه عرده که از ده بیشو ابا هزرا منه اره که آزاده بخو خوش کتن بخو باخه بیتن هکر کردستانه بن خيمو ام همي بيك باب كبش مرقت ما كريتيون بن كرد بن نتاويا كودي بيتن بيك با ام ديشين جين ازل دوكي ما ازل كوني ما ازل اومدي ما ازل زخوما عرددي ازل جيوم عرد بوبو بوبيرا اچي مجبورم چما بجيم ابا دشتا نينوا بس هكر هندك دي جدا بن ده بجيم كريستيان هم كت جدا نابتن وقت تو چيا امريكا تو امريكي نابتن ابا تو اوتوري تو كالداني تو كردي تو بیا قانون ورب کاربینی فبرنده از بهم آزادی ده بیتن هکر هم بین پاریس کرنه قبلا کردستانش که حکومت کی رابو المصره بس حکومت دیر رابطن چونکو اب خنداری اب نخوشیاوستیه هاتا کرنه اب شبتی پرورده کرنه الوره پشتی هاتنا آیسیس ما ممکنه پشتی آزاد کرنه مثل جاره کادی بجین به خوشاویستی و تلاهی چونکو هزرا اسلامتی و تطرف ناف مجیوانه برنده از حد کم نبستم بیجن کردستان ده ما پارس کتیم پیشمرگه ده ما پارس کن برز متران نوکا گلک پروژه هن برز متران نوکا گلک پروژه هن گلک بحث هن بحثی ودکن پارزگاه نینو ببیتا هرمکه سر بخو هندک جار ده بیجن ببیتا چەند پارێزگایەک ینی ژوان پارێزگادا دەشتا نینەوە هەنگۆ وەکی کریسیان دەخوازن دەوێت ئەو پارێزگا دەشتا نینەوە ببیت بە پارێزگا از هزرا من جوازه هزرا من از دژیم گل برای خو کرد بسلمان بیتن کریستیانی بیتن گل برای خو اکل کردستانی بیتن عرب بیتن بغداد بیتن
نينا اكي دبشتن از جدابم چمكو او همي محتاجة اكو دوينا فبرند ابا هزرا منها من هزرا از نشم خو فرض كم سرك دي ابا ديتنا سياسينا فابا اركوانا فنزا كابتشتا ده تبكار اینانه کی پا وانا ده پارس کتن کی وانا آزاد کرنو که کی گندت وانا را کر کی خینه شهیدا هندک پشمرگت دیسا کریستیانا نافوان دانیتن ابانا آزاد کر گل بغداد هاتن بد بارا پتر گندت ادم ابا تلسکوپیا ابا باطنایا ابا تلکپیا وانا هاتنا پارس کرنه ابا کرملیسا باطنایا ببرطلایا بغداد یا قراقوش هکر پیشمرگه نبا ابا چند ساله کی دوانا پارس کتن فبرندی از حس کم خودی روشه کی همی کریستیان هات بنا دشتینه باشا برز متران تو بزانی یعنی دو یعنی هزن پیشمرگه کردستان لسر کنیسه باتنایه یعنی آلای کردستان لدور نابران آلای کردستان برز کرد یعنی او دیمن بوتا چه معنای کبو چه رامانه کنه موني افتشتا دمه مديت گندکی چه کریستیانا بیتین چه کردی بیتین وقتی ام تقیانه چونه چله وان عدا ام زبر نجار کدی کردستان آزاده کردستان تناهی دیسه دمه آلا کردستان آلا کنیسه و آلا کردستان خاچه جاره کدی را کربه و که دانا سر کنیسا کرملیز بیتین کنیسا ابا برطلة بيتن كنيسة الهرا بيتن التلسكوبا وبطنايا بيتن بينما هم يهات نه بس كريستيانا ديسا بسركبتني بيشمرقة اب آلا واب خاج وامي تشتا بلنكر من ديت تشاو عسكري جبنا عسكر بون يدي بون كي بتونش بغداد بونش تبوتيا هم يا كان بس طيبت الرخمة بيشمرقنن صاد 1100 كيلومتر باريس كرنا حدود ما سنوريت منن باشا برز متران يعني لرابردو بري نوري مالكي وصاد بيجي نوكاش حيدر عبادي وصاد بيجي دبيجي يعني عراقي هميانا عراقي عربة كردة كريستيانا نظانم همي بيكاتين عراقية جبرت شد خوازيتو يعني آسايشة كريستيانا دستي هزي بيجمرقبي عزیزی مانه عدد بهم کی وانا پارس کتن چا ده چینا بغداوی روژه بحث پلان تشتی دویا کار ناینی چا ده چینا ویره دمه درجات دویمه چا دهتن دستور عراقی دستور کی اسلامی و شریعه چا ده چه مهزرا اخوان المسلمين والسلفيين والوهابين وبلون تشتي طبعا دي تقن شواد دي چنا ويري هكار ابا اوبرتكي ظلامكي شو عيالي وانا اكثر بسلمانن فما تبيتن كردستاني ما تبيتن عراقي دولتكي مدني بس نشان الدولة مدني العراقي نينن كردستاني دي هبن من باورا وبيك بابجين وديسا دولكي مدني چمكو همي اميدا جيهاني تر كردستانية كردستاني مجيانا بكريا باشا نينا سياستي بيلن دربا سربوري كنيسة بكار ناينن يتكبن دا مطرانو قشاو يدي وكنيسة تدخله آيني بدولتكي مدني هر خرابيه بو صورته مسيحي ندا دم كردستاني آزاد بيتن و آزادی دبچه بیتن برسخ سربخو بیتن نهیت بگریدانه چون که هر قانونه کی بغداد پارلمان بغداد هر قانونه کی باشا برز متران يعني او قناعت نوكتو بحسي دكي زيدتر ما في ما دقال خلكي كردستانا دقال كردانا او قناعت تاني قناعتي برز متران ربان القصة ياخذ قناعتي تمامي كريستيان العراقي قناعت من شوف كردستان هذا جيم كردستان منا وابانا قال من جيم برايت من شو لش اينوانا او شو لش ايمنا درز وتقدير بو اينوان
اسلامتی هر یکی آزاده مسلمان بیتین کریستیان بیتین بدهت روژه کی دستور دویا من پارس کتن دزانم من نمیلی بیتین لیان بغدا اخافني افغانینا تتجيشتن برز متران بس تو اخافتن برسي من تبقى من دبيجم يعني همي كريستيان دخوازن دقل كردستان بجين بتايبت خلقي دشتي نينوا كريستيان دشتي نينوا خواستي وان هنا دقل هرمي كردستان وكي برا بجين ياخد دخوازن دقل عراق وكي بري بجين ويجري اب هزروانا بس هزروانا جرى كدي دي كفنا طلع خوري كي وانا بوريس كتن بلا آزاد بن بلا سربخو بن الویره بس باورتا بیتن چند دگره دای بنا بخاره چود یارا نا گهنم را دید خو چود یارا حسلو کب گهن بما بن دستوانا از حس کم الجي خوبم باشا ما في وكي كريستيان لهرمي كردستان هنا يعني ما في ون هنا وصا وكي نتوا وكي آين پرور لهرمي كردستان سربستن لپيرو كردنا آين خو كريستيانا سربستن بس قانينا كي هاي الكردستان دبيا او بيتا روكرني چونكو دستور عراقي بكورت إينن چونكو كريستيانا ديس الكردستان دمت تطبيق الشريعة الإسلامية سرمبت الكردستاني راسم آزادين أن بيجي خود كان أمد قطب خانة ميتين أيني هما أمد كورت إينن معاهدة أمد بكين زنكيا أمد بكين بس دمت دستور كردستان ديسا ام بيجن بيت جريداني قال برلمان وقال دستور بغداد دستور كي كبنا دستور كي حقوق الانسانين حقوق كريستيانين اقليات نين بينوانا ديسال كردستاني اس حكم آزاد بيتن مدني بيتن آيني تدانه بيتن هركي آيناويل دلوية مولوية المزقطوية كنيسوية ويقوم ديزانم كردستان بيش كفتية چند ام بين جريداني روبرت دوي هزرا عربا وبرورده كرنا ورا نازل دي جوانم نا بس ديتنا آيني يا طنج باشا چجارا كردستان چجارا كريستيان بدينوكي باشا برز مطران نوكا اوريكي زوري كريستيان اوري دنج لهرمي كردستان هن روشي وان چوايا هاريكاري حكومتي بغداد چوا دبيني بو خلقين آورين كريستيان وانا فقري او جين روشي وانا بغداد هاريا وانا نكريا هاريا وانا نكريا نحكومة بغداد نكسي او خير خازت دولته وديسا هرم كردستاني هاريا وانا كريا او داناينا ناف قيمة وناف ما داناينا ناف خانيا هندك وانا بارد دفع كم بس نوكا شبتن خمخوريا محافظة دويكي وديسا بارزگاه هبليري وعددي سليمانية هاتنا قبل كرن الهرة بس البغداد كانت بيتاب وانا نكريا بله برئيس مطران ربان القس مطراني دهوكو آمدي كبشوكي راستوخو لشاري دهوكو لقل مانبوي زور سپاس دكين نه بس مطراني آمدي مقر ما بس تشتكي بلا باش بزاني مطران زاخوی آمدیه مقر الدهوکه دستان خوش زور سپاس پیامتان گەیشت بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی